هێزێکی سوپای عێراق دەچنە سەر ماڵەکانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک و داوا دەکەن ئەو خانوانە چۆڵ بکەن کە ماوەی زیاتر لە 20 ساڵە تیای دانیشتەجێن. ماڵەکانی گەڕەکی نەورۆز زیاتر لە 100 خێزانی کوردن و سوپای عێراق بە بیانووی خاوەندارەتی وەزارەتی بەرگری چوونەتە سەر ئەو ماڵانە و داوایان کردووە چۆڵی بکەن. دانیشتوانی ئەو گەڕەکە کوردنشینە داوا دەکەن هەرچی زووە و گرفتە چارەسەر بکرێت بە پێچەوانەوە دۆخەکە ئاڵۆزی لێ دەکەوێتەوە. لەوەرە بەڕاستیەمە یاوان کردویانە تەجاوزێکی نامرۆڤانەیە بەرامبەر بە گەڕەکەکە کراوە، هەروەگەوەی کە چۆن کاتەخۆی جێشی بەعس دەرەچوو بۆ سەر دەیەکان بووان فعال ئاواش دایانە سەر ئەمیا بەبێ ئەوەی هیچ معلوماتێک ئەو خەڵکە ئاگای لە هیچ بێ بە هێزێکی واشەوە هاتن، ینی بەڕاستی جێی سەرسوڵمانە ئەم جێشە بۆ شەڕ مەگەڕاوە بڕۆ ئەمە چییە؟ ینی خۆی مۆزوعەکە لەوەیە ئەمە بە نایاسایی هاتوون، ینی دەکرا پۆلیس بێت، ینی دەکرێت وامە نیشانەی ئەوەیە کە ئەم شارە بۆتە سەر بازگە بەڕاستی ئەسکەر حکومەکە چاک حکومەکە پۆلیس ڕۆڵی نییە بە هەمەرەوە هاتوونە ناو ئینەکە ناو گەڕەکەکان خۆی لە خۆی ئەمە پاشەگەردانیە، ینی ئەمە لایەکی تر ینی ئەگەر ئەمە بەسەر بگرێت ئەم شتە نایاسایانە ترکاری زۆر نایاسایەتە لە کەرکرێ. ئەمە یەکێکە لە گەڕەکە کوردیەکان کە لە 2023 و لێرەین بەشی زۆری ڕاجەزراوەکانی سەردەمی بەعسن، بەشی زۆری کەس سوکاری شەهیدن، کەس بەس زۆری پێشمەرگەی دێرینە. ینی من پێم وایە بەمە بەرنامەیەکی زۆر خراپە بشەوی دروستەکە بشەوی کۆمەڵایەتی دروستەکە و مە هەر لێرەوە بە ناوی خەڵکەوە کە قسەشمان کردووە و بە سەرۆکگەزارانی عێراق و وەزیری بەرگری عێراقڵین ئەم بە بشەوی ئەمنی دروستەکە و ئەوان لێ مەسئولن. دوێنێکە هێزێکی زۆر هاتنەوە وتیان ئێمە فەرماندی ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووکمان پێە و دەژڵێن ئەوانیش ئەڵێن گوایە نووسراوێکیان پێ لە دادگاوە، بەڵام تا ئەستا و نووسرایان بە هیچ کەس نیشان نەدا. تەنانەت مختاری گەڕەکەمان کە لەگەڵیانە هاتووە نووسراویان پێی نیشان نەدا، بەڵکو بە تەلەفۆنیا لە مەرکەزەکانەوە پێی وتراوە کاکە بڕۆ لەگەڵ ئەو هێزەیە بە ناو بەناو ینی ناوی ماڵەکانیان نووسیوە ئەو خانووی چۆڵ بێت هەمەڕیان لیداناوە. گەرچی هەوڵەکان بۆ چارەسەری ئەو گرفتە بەردەوامە، بەڵام تا ئێستا بەشێکی ئەو هێزەی سوپای عێراق لەو گەڕەکە ماونەتەوە. پەرلەمانتارێکی عێراقیش ڕای دەگەێنێت هەوڵەکانیان خستووەتە گەڕ بۆ چارەسەرکردنی کێشەکە و دوورخستنەوەی ئەو هێزە لەو گەڕەکەدا. ئێمە وەکو پەرلەمانتاران ڕێگای یاساییەکان نەگرینە بەر و بتوانین ئەم کێشەیە بە چارەسەر بکرێ و چیتر ئەو کێشەیان بۆ دروست نەبێتەوە. ئێمە لە دوێنەوە لەسەر خەتین لەگەڵ وەزیری عەدل کاک خالید و ئەوش لە پەیوەندیەدا لەگەڵ وەزیری بەرگری و سەرۆک وەزیرانە کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت. چەند ساڵێکە بە تایبەت دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر سوپای عێراق دەستێوەردان لە سەرجەم کاروبارە ئیداری و کێشە سیاسیەکانی کەرکووک دەکات و هەر جارە و گرفت بۆ گەڕەکێک یان ناوچەیەک یاخود زەویزاری جوتیاران دروست دەکات. ئەمەش گرفتەکانی زیاتر کردووە و داوا دەکرێت سوپای عێراق خۆی بە دوور بگرێت لە دەستێوەردانی کاروباری ئیداری و یاسایی لە شارەکە. چیان وری کەناڵی پەیام، کەرکووک.